سە ساڵی تەواو تێدا پەڕێ بەسەر هاتنی کەڵەپیاوێکی گەورە و ڕووناکبیری مەزنی سەدەی 20م بۆ شارەکەمان حوسێن حوزنی موکریانی بۆ ڕوانزی شاری شاران. 100 ساڵ لەمەوە بەر حوسێن حوزنی تەشریفی هێناوەتە شارەکەمان بۆیەش ئێمە بە پێویستمان زانی ئەو یادە بەرز و پیرۆز ڕابگرین. و لە ساڵی 2000شەوە ماڵی حوسێن حوزنی موکریانی لە هاوڵە تێکراوەتەوە لایەن سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان. لە ساڵی 2013ەوە پرۆژەی ماڵی حوسێن حوزنی موکریانی بەردی بناغی بۆ دانراوە، بەڵام بەداخەوە تاوەکو ئەمڕۆژ ئەم پرۆژەیە هەروەکو خۆی ماوەتەوە. وەکو لە بەیاننامەکەشدا باسمان لێوە کرد بەڕاستی فشاری ڕۆژنامەنووسان و سەندیکای ڕۆژنامەنووسان و ئیدارەی شارەکە وای کردووە کە حکوومەت بەڵێنی ئەوەی داوە لە کابینەی نوێ ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێت. بەداخەوە ڕاستە پرۆژەکە تاخیر بوو، بەڵام ئەوەی بزانین لەگەڵ خانەوادەی ماڵی حوسێن حوزنی موکریانی هەندێک کتێبین لەسەر دیزاینەکە هەبووە کە دیزاینەکە بە جۆرێک بووە و ئیدی گۆڕانکەی لە دیزاینەکەی کرا ئەوانە هەمویان پاسا و هۆکارن کە پرۆژەکە دواکەوتووە، بەڵام بەڕاستی زۆر دواکەوتووە و هیواداریشین لە کابینەی نوێ حکوومەت بەڵێنەکەی باتەست. ئەوانەی ئیمزایان کردووە مەلا تاهیر ئەفەندی، مەلا سعید ئەفەندی زادە، مەلا عومەر مەلا ئەسعەد، خەیلانی زادە، مەلا عەبدولکەریم خەیلانی زادە، محسین مەلا سعید ئەفەندی خەیلانی زادە، مەلا ئەسعەد. ئەوانە بە ناوی کەسایەتەکانی ڕوانزەی پشتگیری لەوە دەکەن کە ئەو خانووە شوێنی چاپخانەی حوسێن حوزنی موکریانی، چاپخانەی زاری کورمانجی، خانوو مڵکی حوسێن حوزنیە ئەو دروستی کردووە و زاهیوادارین بە زووترین کات ئەوێ دروست بکرێتەوە و بکرێتە سنتەرێکی ڕۆشنبیری و